دەم باش تەماشاوانین gelekê جارdan بۆ بەرنامەی مایکی خەلیک زۆر بخێر بن. تەوەرە ئێرۆژی بێگومان دوورژە سیاسەتی و دوورژە ڕاوشێ شرۆڤەکردنا پێشهاتان تایبەتە لەسەر ڕۆژە جیهانیا شانویە. شانو بێگومان وەکو یەکیش هوەرین gelek bi bandor li 27 ئادارە 1962 ji aliyerê xirayî Unescoya serbinetên hevgirtî ve biryara te dan ku hemû rojek hemî salekê di îroda bibe roja cihaniya şanûyê ku li Kurdistanê jî li bajaran bêguman di niha da çalakî li serveyekê berdam in. û şanû di dîroka Kurdan da herlikevnar da şanûyê bêguman bandoriyeke zor hebûye. Mîna li demê şoraşên Kurdan da li demê borî bêguman hem ji ser bandoriya welatên dagîrker û kulturê wan ser Kurdan ku Kurd welê kiribûn ku têgeştineka mantiqî bû siyasetkirinê û mafên xwe netewîn îjtimanî nebin û li wê zulmê baş tê negiyan ku li wan tê tekirin. Gelek caran bi navên cuda cuda ji bin berdên cuda cuda zilim li Kurdan dikir. Di wî demî da bi rêya şanûyê bi taybetî li ser demê kumara mihabet û şoraşên din û şoraşên vê dawiyê jî li başûrê Kurdistanê heya niha jî bi rêya şanûyê hind ekter hebûn bi rêya şanûyê mazlûmiyeta gelê Kurd çewsandina gelê Kurd û qehremanên gelê Kurd bi rêya şanûyê digihanda xelkî û xelek bi rêya şanûyê tefehûm gel hindê kir ku rewşa wan çawa ye dûza wan çawa ye ew zilma wan tê tekirin kî dike gel û li ser çi esas tê tekirin. Bêguma li ser vê arasê jî şanû wekû şanûa şoraşgerî dibêjin di nava Kurdan da gelek bandor hebû Kurd jî xwedî gelekî kesayetiyên şanûkarên bi bandor bû ku şiyaye karîger hebe. û bêguman jî barezan di niha da ew meynetî û derdeseriyên bi serên Kurda da hatin. Ev meynetiya eger bibine film an şanûkar eger van bike li ser depê şanûyê te'bîrê van vê mazlûmiyetê bikin wê bandoriyeke gelek bikin. Belê rojî cîhanî şanû û rewşî şanûyê Kurdî. Belê berezan bo ziyattir qsekedin li ser em tewere giringê êsta karwan çêwar ku yekeke li şanûkar û ekterekan li gelê me yekek karwan em kete baş. سڵاو هەکارگیان ئەم کاتی تۆش باش هەموو کاتێکە باش. زۆر سوپاس پێم وایە ئێستا جەناب لە هۆلی ڕۆشنبیری سلێمانی و ئێستا چاڵکەیەک لەسەر ڕۆژی جیهانی شان و بەرەوە چێکە زیاتر زانیاریمان بیتێ. بەڵێ ئەمڕۆ لە هۆڵی ڕۆشنبیری سلەیمانی هونەرمەندانی شانۆکەران لێرە کۆبوونەتەوە سەعاتێنجی بڵێن ئەم ئێوارەیە کە ئێستا کات هەموو شانۆکەران لێرە ئامادەن چەند هونەرمەندێک خەڵات دەکرێت لەم ڕۆژە ئەوانیش مامۆستا غەریب و چەند هونەرمەندێکی شاری سلێمانی تر بەڵام ئێستا یەک دوو شانۆکارمان لەگەڵە ئەگەر بتوانن چاپێکخودیان لەگەڵا بکەن و قسەیان لەگەڵاکەن هونەرمەند کامەران سوبحانی چێکە لە هونەرمەندانی شانۆکار و شانۆکاری سلێمانی فاسخۆ لەگەڵتانەیە کا کامەران پیرۆزایی ڕۆژ شانوی جیهانی لەکەین مایکی خەڵک لەگەڵ ئێوە ئەمڕۆ بە بۆنەی ڕۆژی شانوی جیهانیەوە بەڵێک کامەران لە کەناڵی NRT یەکەم و پیرۆزایی لە هەموو بینەرانەکەم زۆر سوپاس بۆیەوە. بەڵێک کامەران ئێستا ئێمە لە سەر ڕۆژی شانوی جیهانەکەین ڕەوشی شانوی کوردی بارودۆخی شانوی کوردی ئاستی شانوی کوردی لە ئێستادا وەکو شانۆکارێک چوونە بینی لە چ ئاستێکدایە؟ وڵای لە ڕاستیە وەکو جەنابیشتان پێشتر ئاماژەکان پێ ڕەوتی شانۆ لە کوردستان بێگومان هەموو شتێک لە بەرز و نزمیایەوە ڕەوتی شانۆ لە ئێستادا تا ئاستێکی زۆر بەپی بۆچوونی هونەرمەندان و بینەران و هاوڵاتیان و وەرەخنەگرانیش لە ئاستێکی خراپایە ئەویش دیارە ئەو خراپێ بۆ کۆمەڵەوە کار دەگەڕێتەوە بە تایبەتیش بۆ داواکاری و تەداویستی هەنووکەیەکانی ئەمڕۆی شانۆ لە هەرێمی کوردستانە. ئەو هۆکارانە بۆ هەنە بۆ شانۆکاران ناتوانن لەسەر ئەو هۆکارانە زاڵ بن بۆی شانوی کوردی بۆ ئاستی جاران بگەڕێنەوە کە خەوا بینەرێکی زۆر بێ. وڵا دیارەویش هۆکاری خۆی هەیە گرنگترینیان هۆکار ئەوەیە کە بەشێک لەو گرفتانە لای شانۆکاران نییە بەڵکو لای دەسەڵاتی بەڕێوەبردنە لە هەرێمی کوردستان کە ئەویش حکوومەتە گرفتەکانی کۆمەڵێ گرفتی زۆر دیارترینیان ئەکرێت ئاماژی دەبین نەبوونی یاسایەک بۆ مافی هونەری هونەرمەند و نەبوونی هۆڵێکی تایبەت بە شانەوە تا ئیستا بەداخەوەڵە من چەند جارێک ترشتم کرد لە دوای 20 ساڵ لە ئازادی هەتا ئێستا لە هەرێمی کوردستان لە هەر سێ پارێزگاکەی هەرێمی کوردستان تا ئێستا هۆڵێکمان نییە تایبەتمەند و ستاندار بێ بە شانۆ ئەمە بە خۆی یەکێکە لە گرفتە گەورەکانی کاری هونەری لە کوردستانی عێراقا. بەڵێ کاک کامەران سوبحان گەلەی سوپاس بۆ پێندەکەت کاک کاروانەکەر بەرەجێکی کاروانتان لەگەڵایە کاروانتانگەڵایە زۆر سوپاس بۆی و سوپاسی بۆ بینەراتان زۆر سوپاس. بەڵێ هەکارجان هەر لەم ڕۆژەیە کە هونەرمەندێکی تر ئێستا لێرە ئامادەیە هونەرمەند بەختیار جەلال کە دەرێنەرێکی شانووی شانۆکارێکی سلێمانیە حەز دەکەین ئەویش چاوپێکردنی لەگەڵا بکەیت و بە تەلەفۆن پەیوەندی لەگەڵا بکەیت. بەڵێ خۆشحاڵ دەبین. سڵاوکار بەختیار ڕۆژ شانووی جیهانی پیرۆز بێت ماشی خەڵک ئەمڕۆ دابین کراوە بۆ ڕۆژ شانووی جیهانی. بەڵێ کاکی بەختیار ئەم کاتەوە باش ئەم کاتەیەوە باش سەر چاو
زۆر سپاس پێمان باشە لەسەر ئەم ڕۆژە قسە بکەی بتایبەتی لە ئاستی شانۆی کوردیە. سەرەتا من پیرۆزباییکی گەرم ئاراستەی شانۆکارانی دنیاکەم بەگشتی و پیرۆزباییکی زۆر گەرم و زۆر تایبەت لە شانۆکارانی کوردستانەکەم بە تایبەتی لە ڕاستیە شانۆی کوردی ئەمڕۆ لە ئاستێکە بەڕاستی توانم بڵێم زۆر بەداخەوە کە ئێمە ئێستا لەم ڕۆژەیە ئەم وتانە ئاڵێن لە ئاستێکی زۆر دژوارایە بربەست و ئاستەنگی زۆر زۆر لە بەردەم شانۆکارانە هەن لەوانە کۆمەڵێک شتی زۆر گرنگ هەیە تا ئێستا شانۆکاری کورد بەداخەوە ئەوە بۆ چەندین ساڵە لەسەر دەستی حکوومەتی خۆمان یادی شانۆکەینەوە بەڵام بەداخەوە تا ئێستا مافی هونەرمەند لە ناو پرۆژه یاسایەکە لە پەرلەمان و لە ناو قانونان جێگەی نەبووتەوە بەڕاستیمە ئەسەپێکی گەورەیە بۆ شانۆکاران و تا ئێستا توانم بڵێم شانۆکاری کورد نەبووتە شانۆکارێکی پرۆفشناڵ چ لە ڕووی ئەو ئەکادمیایی کە لی ئەخوێنێ و چ لە ڕووی ئەو مافەیکە هەیەکی کە پێویستە شانۆکار بەتەنها کاری شانۆ بکات نەک چەند کاری بۆ کاکێ بەختیار لە کاتێکا چەندین پەیمانگای تایبێت بە هونەرە جوانەکان هەیە و چەندین وەزارەتی ڕۆشنبیری و لاوان هەیە بوو تا ئێستا نەتوانراوە کادرێکی پرۆفشنال لە ئەکادمی لە بوارەیە پێ بگەێنرێ بەداخەوە لەبەرەوەی کە پەیمانگاکانی ئێمە منهەجێکی تایبەتیان هەیە شانۆکار بە ئاستێکی پرۆفشنال پێناگەێنن بەقەدەرەوەی کە مامۆستایەک بۆ لادێ و بۆ قوتابخانەکانی پەروەردە پێ ئەگەێنن ئەمە ئەسەپێکی گەورەیە بەڕاستی لەلایەکی تریشەوە حکوومەت ئەوەنەی کە گرنگی ئەیە بە بارودۆخی سیاسی بە بارودۆخی ئابووری گرنگی نایە بە کەلتور و بە فەرهەنگی کوردی و لە ڕاستی ئەمە جێ ئەسەپە و فەراغێکی گەورەیە لە ناو بەڵێ کاک بەختیار سوپاس بۆ پەیوەندیەکەت ئێوارەت باش بەڵێ تەماشاوانە نیجا لە سەرمانتە وەر سەردار لە باژارێ زاخ و دیگەرمە کاک سەردار کەرەمکە بله هێوار باش باشتر کێکی هاکار بەڵێ مازێتین بەرنامەکە سەر قوتابیە داینن وەکو چی وەکو ئەو قوتابیە نەهاتنە وەرگرتنێ هەتەفێکا بکێڤە ئەمە دو سەڵات دەرچکەنە و هەتەفێکیان چدا وەرگرتنێ زۆر باشە کاک سەردار سپاس سەرنجاتە دلبەرچە فەرەگرین لیزا لە شاری سلێمانی لیزا خەم فەرموو باش باشتر بەڵێ لەسەر تۆری بەنامەکەتان کاکار بەڵێ تەواوی لایەنەکانی ژیان لە کوردستانە بەستراوەتەوە بەلایەنی سیاسیەوە ئەگەر ئێمە وەکو خۆمان ئەگەر دیقەت بین تۆ ئەگەر من ئەکتەرێکی شانۆیی بم ئەگەر بێت و سەر بەلایەنێکی حیزبی نەبم ناتوانم بە هیچ شێوەیەک ئەو کارانە پێشکەش بکەم تەقدیمی بکەم کە ئەمەوێت ئەبێ پشتگیرێکی حیزبی لە پشت هەموو کارەکانی منەوە هەبێت یعنی بە شێوەیە کە بوتم ئێستا هەموو لایەنەکانی ژیان پەیوەستە بە سیاسەتەوە یان هەر شانۆکارێک لە کوردستانە نەک شانۆکار ئەکتەرێک هونەرمەندێک هیچ کام لەوانە ناتوانن بە بژێوی ژیانیان بە باری بڵین باری دارایی خۆیان بۆ کارانی کەیکەن بۆ هونەری کوردی کە بەڕاستی هەر وڵاتێک لە ڕووی هونەرەوە ئەتوانێت زۆر پێشکێت و بە هونەرەکەی خۆی بە جیهان بناسەنێ ئێمە وەکو کوردستان شانۆکاری بەتوانامان هەیە بەڵێ ئەکتەری بەتوانە و هونەرمەندی بەتوانامان هەیە بەڵام هیچ هەلێشی وایان بۆ ناڕەخسێ کە بە جیهان بڵێن ئێمە کوردین و ئەتوانین وەکو کوردێک هەم شانۆکار بین هەم هونەرمەند هەم وێنە کێشێکی بەتوانای بین کە جیهان بمان ناسێت بەڵێ بەڵێ سپاس بۆ سەرنجەکەشت کاک هوشیار لە کەڵک بەڵێ کاک هوشیار کەرەمکە مرحبا برا سەرچاوە ما بشارة باي کەرەمکە بو مثلا عقاري نية ليش بحكي عقاري ناقص النظام مثلا كيا والله على فقير الزور هيك کاک هوشیار چەندە تەوەریمە سەرهەندێنینە بەس ئاقاری بگرێدایە بە پەسەندکردنا بودجێ 2012 لە پەرلەمانی کوردستانê هەیە نەها بودجێ 2012 لە پەرلەمانی کوردستانê نەهات کە پەسەندکردن هەر وەختێکە بجاتە پەسەندکردن و کابینە هەفتەم هاتە پێکانین وی دەمی لە گوریاسایە وێ سولفی ئاقاریژی بێتە سەرفکردن بەلێ سپاس بۆ پەیوەندیاتەژی ممنون برا ممنون بەێ تەماشاوانە نەجار ئیرۆ ڕۆژە جیهانیا شانوێیە بێگومان شانۆکارژی گەلێ لە کوردستان هەنە ئەس دەخوازم لە هەر دەرەکە بیتن شانۆکار گەلێک جارە گلەیە دیکەن دەبێژن وەکو پێویست خزمەتەماناتێکردن و لە ئێستاش دەبەرێزان لەسەر شانۆ
ازدواجێتێکان بۆ چنی جیاوازەیە فەرمو گەلێ جار لە شاشەی تیڤەکان ڕێکلام بۆ شانوویەکی شانوگەریەکی کومیدیەکەن ئەوەندە خەڵکێکی سەیدەم شانوواکە هەر هەرجێکان ئەبێتەوە لە ژوورەوە بیتاقا 5 ڕۆژ پێش ئەوێ ئەفرۆشرە هەر بەر ناکەی و بە پارێکی زۆریش لە کاتێکە کە شانوگەریەکەیە باس لە مەینەتێکێکە باس لە بابەتێکی زۆر زۆر هەستکار و گرنگێکە بینەری ئەم شانووە زۆر زۆر زایفە بۆ ئێستا شانۆی کۆمێدی ڕەواجی زیاترە لە شانۆکانی تر کای کارم لە هەریرەوە لەگەڵمانە کای کارم فەرموو الو بەڵێ مرحبا سەرچاوا باشی بەڕێزم زۆر سپاس وڵی کاکە جان بەڕاستی لە شانۆ هەموو شتێک بە حیزبی کراوە لە چ ڕوویەکەوە وەڵی لە ڕوتی بڵێم لە چ ڕوویەکەوە هەر شتێک مەڵێ ئێستا نێک بڵێن شانۆ هەتا وەرزش هەموو شتێک هەموو شتێک دەستە حیزبی لە پشتەوەیە آخر ئەمە فەن ئەمە پێویستی بە کاراکتەر و بە کەسایەتی باش و گونجاوە پێویستی بە حەزێکی لە ڕادەبە دەرای بۆ هەمیشە چۆن ئەمە شەک و توالێ بە حیزبی کراوە وەڵی بەخۆی دەزانین چۆنە هەمووی مەسەرێن بڵین بە شانۆ بێ هەرچی هەبێ وەرزش بێ هەمووی بە حیزبی کراوە شتێک دەست عنی حیزب باڵی کێشاوە بەسەر هەموو شتێکە بەداخۆ زۆر بەداخۆ بەڕاستی بەڵێ کاکەرێم سوپاس بۆ سەرنجی تۆش سارا لە شاری سلێمانی ساراخان فەرموو سارا مەلە گەلای کەرجێ لە دەنگێمە بێ سامی لە کەڵک کاک سامی فەرموو مرحبا برا باشی سەرچاو مەگە دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەسکەی برا و برادری کوی بدا تلفون کرد مثلا کاریاری نیه چا کاری الو بەلێ بەلێ کاک سامی مثلا کاری چرا بیا هەیە چی وەکو چیتە باسی چی بوو مثلا کاری بۆ چرا بیا تەکەی بەنامە کاری کەنا دیچلێت هەرچەندە باشتانەکە بەسەس بوارم تو باسی عقاریت کەی بێگومان بەرسف کاری بۆ چرا گرتی کاری عقاریمە بەری وەکو زانیاریمە زانیاریمە ji ber ku bûcê 2012 hat ke pejirandineke bû cihata pejirandin sirfê عقارî û zewacî ez barim li piştîngî dête xerj kirin محاولتی جنگی محاولت انتجاجی شدید زانیاریên me bene îterêker rihata pesendkirin nîşanatke pesendkirin wî demê ez برنامه زۆری جوانە بەردەوام بن زۆری جوانە عزیزم سپاس کاک سامی لە کەڵەکە هاوبیر لە شاری سلێمانی کاک هاوبیر فەرموو چۆنی برا گەورەکەم زۆر سپاس دەستخۆشی بەرنامەکەتان لیەکەم زۆر سپاس یاخوا هەر هێناتی هەر سەرکەوتی بێ گەلێک سوپاس لەگەڵ کەناڵی کێنێن وڵای من ئەمەیە کەوەرێ باسکەم پەیوەندی نییە بە بەرنامەکەیەوە بەس ئەگەر جۆم لێ بگری زۆر مەمنونە بە کورتی فەرموو زۆر باشە دەرباری ئەو لێبوورنە گشتیە لە پەرلەمانە برا گەورەکەم حکمی وای تیا لێرە لە سزی مەعسکەر سەلام لە سلێمانی 500 دانە ساڵە لە سزیان 4 ساڵ کە حکومەکەی تەواو بووە لەبەر چیبەرینە من داواکارم لە سەرۆکاتی پەرلەمان ئەو یاسایان سوود جێبەجێکا و با و خەڵکە مافی نەخورێ کابرا 500 ساڵە لە شوور ئای لە شوێنی ماڵ مناڵی بەجێڵەوە لە پێناوی چیابەرینە بەڵێ کاک هاوبیر هیوادارین سەرنجی تو بۆ شوێنی پەیوەنددار گەیشتی بێ شەماڵ لە شار باژێرەوە کاک شەماڵ فەرموو ئەم کاتە باش کاکەکان زۆر سوپاس باشتر بۆ تۆ زۆر سپاسانەکەم دەستخۆشیتان لێکەم کە تەوەری ئەمڕۆتان تەرخان کردووە بە دۆخی شانۆ لە هەرێمی کوردستانە بەڵێ ئەگەر داوای لێبوردن لە بینەرانەکەم ئەگەر کاتم بدەنێ زۆر سپاسانەکەم هەڵبەدە و بابەتانی کە باسی یەکەم پەیوەندی بە دۆخی شانۆ فەرموو ئێمەش پێمان بێشە لەسەرەوە قسە بکەی فەرموو زۆر سپاس من پێم وایە بالێەوە دەست پێ بکەین یەکێک لە شانۆکارە جدیەکانی شاری سلێمانی لە لێدوانی چاباسیەوەی کردبوو لە ڕۆژنامەکە خوێنمە و لە زاکیرەمان ماوە کە باسیەوەی کردبوو تبووی شانۆ لە لێواری مەرگە و هێشتا ڕۆحی دەرنەچووە و بەڵام نایە ڕۆحی دەستێ هەتاوەکو ئێستا شانۆ نەبووتە خەمێکی گەورە لەلایەن دەسەڵاتدارێتی کوردیەوە و بە تایبەت لایەنە پەیوەندیدارەکان وەکو وەزارەتی ڕۆشنبیری وەکو وەزارەتی خوێندنی باڵا وەکو وەزارەتی پەروەردە نمونە بۆ نمونە باسی وەزارەتی پەروەردە بکەین وەزارەتی پەروەردە وەکو لایەنێکی معنی بە شانۆ و شانۆی قوتابخانە و شانۆی پەروەردەی هەتاوەکو ئێستا هیچ ئامادەسازی و هیچ ئامادەکاریشی نەکردووە کە ئەمە خەمێکی گەورەیە و ئەسڵەن ئەو بەڕێزانەی یان ئەو خوێندکارانەی کە تەغەڕوو دەکەن لە پەیمانگای هونەرە جوانەکانەوە بنە مامۆستای
هونەر لە لادێکانە یان لە ناوچەکانە ڕاستی گرنگی نایرێ بەشانۆ لە هیچ شوێنێکە لە بەتایبەت لە دەرەوەی شار و لە قەزا و ناحەکانە ئەمە خەمێکی گەورەیە ئێمە گەرمانێ دۆستێکی هونەر وە شانۆکارێکی جدی دروست بکەین ئەبێ لە پرۆسەی پەروەردەوە دۆستی شانۆ دروست بکەین وە شانۆکاری باش دروست بکەین بۆ نمونە ئەو کێشانەی کە ڕوبەڕووی مامۆسای هونەرە بێتەوە لە قوتابخانەکانە و بەتایبەت خریجی شانۆ ئێمە لە مەنهەجێتی پەیمانگای هونەرە جوانەکانە پەیڕۆ و پرۆگرامی ئێمە تایبەتە بە شانۆ بەڵامەوەی هەیە ئەبێ محکومەکرین بە زۆرترین کات کەوانەی ڕسم و مۆسیقا بڵێنەوە لە کاتێکا من نەدۆڕێمی فاتۆلاسیە زانم چییە و نازانم سکێچێ بکەم ئەمە غەدرێکی گەورەیە لە قوتابیەکرێ لەلایەن مامۆساکە و ویژانی بەڵێ کاک شەماڵە زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت کەنعان لە خۆرماڵەوە کاک کەنعان فەرموو ئەم کاتت باش هەموو کاتێکت زۆر سپاس بۆ بەرنامەکەتان سپاس بۆ بەڕێسان بەڵێ من لە ڕۆژی جیهانی شانۆ پیرۆزبایی خۆم ئاراستەی هەموو شانۆکارانی جیهان دەکەم بە تایبەت کوردستان بە تایبەتتر شانۆکارانی خورماڵ حەزەکەم ئەوە بڵێم ئەمڕۆ ئێمە وەکو ناوەندی ڕووناکبیری خورماڵ فستیڤاڵێکی شایستەمان عرض کرد لە شارۆچکەی خورماڵ کە لە 6 شانۆ پێک هاتبوو میوانێکی باشمان هەبوو وەک ئێمە ئەو برادرانە کە هەموو پەیوەندیان کە گلەی زۆریان لە حکوومەت و لە دەسەڵات هەبوو ئێمەش هەمان گرفت و هەمان شتمان هەیە بەداخەواڵم ئەمڕۆ لە سەرتاسەری کوردستانی ئێمە کە بڵێن سەدەی 21 ساڵە ئێمە حکمی خۆمان ئەەکەین دەوڵەتی خۆمان با بڵێن نیمچە دەوڵەتێکمان هەیە تاکو ئێستا لە سەرتاسەری کوردستانە هۆڵێکی شانۆیی ئەکادیمیمان نییە زۆر بەداخەوە حکوومەتی هەرێم لەم کاتا لەم ماوەی پێشوە فستیڤاڵێکی نێودەوڵەتی کرد کە 6 دەوڵەتی هێنا بۆیە کوردستان بەبێ ئەوەی هۆڵێکی هەبێ یعنی من نازانم ئەم وەزارەتی ڕۆشنبیری ئەمە بۆ تاکو ئێستا کە تقریبا 7 ساڵ لەمەوە لە کوردستان ڕۆژنامەی کوردستانی نوێم شتێکی وا بڵا بووە کە چەند هۆڵێکی ئەکادیمی ئەەکەینەوە بەڵام بەداخەوە تاکو ئێستا ئەوە نییە ئێستا لە شارۆچکەیەکی خورماڵ ئەمڕۆ لاوێکی گەنج تازە پێگەیشت و نزیکەی ئێمە 50 ئەکتەرمان هێناوەتە سەر شانۆ عاشق بە شانۆ بەڵام مەعلەسەف لە 150 ئەکادیمی شانۆ لە هۆڵەکەمانە نەبوو من داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان کە بتوانین ئینشەڵا هۆڵێکی ئەکادیمی دەورەی ئەکادیمی بکاتەوە بۆ ئەو کەسانێک کە عاشقی شانۆن بەڵێ کای ئاکتیانی وەدارین سەرنجی تەگەشت بێ سپاس پەیوەندێکت محەممەد لە چەمچەماڵەوە کای محەممەد فەرموو کایک محەممەد هەلۆم کاتۆ باش هەموو کاتێکت فەرموو زۆر سپاس دەستخۆشی بەرنامەکە لێکم سپاس من دەستخۆشی لە سەردەم شانۆکارانی جیان بە تایبەتی شانۆکارانی کوردستان ئەەکەم بە هیوام بەردەوام بن لە کارەکان بەڕاستی من حەزەکەم شتێک بڵێم هونەر بە مانای خۆشەویستیت بە تایبەتی شانۆ ئەو شتەیە کە ڕۆحەکان هەمووی لێک نزیکەکاتەوە و خۆشەویستیەکی تازە دروستەکە لە نێوان مرۆڤەکانە جا بۆیە من لەسەر بەدیاتەوەرەکۆ دانیشتومە کۆمەڵی برادەر حیزبایەتی و نازانم کۆمەڵێک شتەخەنە پەنای شانۆ یان هونەر شانۆ خۆی بریتێ لە خۆشەویستی ینی پێویست ناکە کە لەسەرەوە قسە بکرێ بۆ نمونە دەستی حیزب لە پێشەتی یان لە پشتایەتی شتانە ئەبێ هەوڵدەی بۆیە کە هەوڵدەین بۆ ئەوە کە چی بکرێت ینی چۆن شانۆی کوردی بەرەو پێش بەرین بە جیهانی بناسیێنین کە بڵێن ئێمە ژۆکو نەتەوەی کورد حەقی شانۆمان هەیە ئەکتەرمان هەیە ینی من زۆر دڵخۆشم بەڕاستی بۆی کە ئێستا بینی کۆمەڵە ئەکتەرێکی باش لە شانۆ هەم لە زنجیرە دراماکانە یەنە پێشەوە ڕۆڵە بینن ئەمەش خۆی لە خۆیان گەشەسەندنێکی شانۆی لە کوردستانە بەڕاستی من زۆر گەشت بینم داواکاریشم لە هەرچ ینی لە هەموو کەسێک بە تایبەتی شانۆکاران ینی ڕێز و خۆشەویستیان دووبارە بە تایبەتی لە ڕۆژی جیهانی شانۆیە دووبار ڕێز و خۆشەویستیان بە یەکزی ببەخشنەوە خۆشەویستی لە نێوانیانە دروست چکە شانۆ خۆی ینی خۆشەویستی هونەر ینی خۆشەویستی نەک ئەوەی کە ڕقوچینە دروست بێ من تەنها ئەوە نەمێ دووبارە و سێبارە دەست زۆر سپاس کاک محەممەد کاروان لە شاری سلێمانی کای کاروان فەرموو
الو ام كاتتان باش هەموو کاتێکی دەگە تەلەڤینەکەت کەسکێ بووە باشە جێمالەیەکتر بێ زۆر سپاس دەکەم ببورن من کاوان ئەحمەد لە سلێمانی پەیوەندیەکەم کاوان خۆشحاڵی سەرەتا من پیرۆزبایی خۆم ئاڕاستەی سەرجەم شانۆکارانەکەم لە هەرێمی کوردستان و لە گشت گیانە ئومێدەوارم ئەم ساڵیادی شانۆ ببێتە مایی زیاتر بەرەو پێشچوونی ڕوتی شانۆ لە هەرێمی کوردستانە بەڕاستی ئەوەی کە من ئەمەوێ قسەی لەسەر بکەم چەند شتێکە ئەگەر ڕێگەم بدەن زۆر سپاسانەکەم فەرموو زۆر سپاس خاڵی یەکەمم بەڕاستی ئەمەوێت لەسەر کێشەی هۆڵ لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانە قسە بکەم بەڕاستی ئەوەی کە هەیە لە هەرێمی کوردستانە بە قەنەعەتی من هیچی ناوی هۆڵی شانۆ نییە فقط ئەمە ناوی هۆڵی بۆنێ و لە هەندێک کاتا بەکارێ هەندێ بۆ هۆڵی شانۆ و شانۆی کە نمایی شکرێ من ئومێدەوارم حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی وەزارەتی ڕۆشنبیریەوە بیرێکی جددی لە دروستکردنی نەک هۆڵێک سەدان هۆڵ بکاتەوە لە هەرێمی کوردستانە بۆ ئەوەی ئەم کێشەیە چارەسەر ببێت دووهم یعنی بەڕاستی کێشەیەک هەیە لە هەرێمی کوردستانە و بەتایبەت دەتوانم بڵێم لە شاری سلێمانیە شاری سلێمانی هەمیشە باسی ئەوە کرێ کە شاری ڕووناکبیریە و شاری هوەرە پێوترێ مەڵبەندی هوەری و مەڵبەندی ڕۆشنبیری بەداخەوە یعنی بۆ ماوەی چەندین ساڵە هونەرمەندان و شانۆکاران و دەرچوانی پەیمانگای هونەرە جوانەکان هەمیشە داوای ئەوەکەن کە ئەکادیمیای شانۆ لە شاری سلێمانیا بکرێتەوە بەداخەوە سەرۆکایەتی زانکۆی سلێمانی گوێ لەم قسەی شانۆکاران ناگرێمە لە کاتێکایە کە لە هەولێر و لە دوهۆکە ئەم شتە هەیە ئەمە حاڵەتێکی تر من لێرەوە ئومێدەوارم و داواکارم لە سەرجەم شانۆکاران و هونەرمەندان و دەرچوانی پەیمانگای هونەرە جوانەکان دەنگجان بخەنە پاڵ دەنگی ئێمە بۆ ئەو کەمپینەی کە دروستمان کردووە بۆ ئەوەی کە کۆلێژی هونەر لە شاری سلێمانی بەشی شانۆ بکرێتەوە حاڵەتێکی تر کە ئەمەوێ باسی بکەم یعنی بەداخەوە لە هەرێمی کوردستانە و بەتایبەت لە شاری سلێمانیە ئێمە کەمترین کتێبمان هەیە لەسەر شانۆ قسە بکە ئومێدەوارم وەزارەتی ڕۆشنبیری بیرێکی جددی لە وەرگێڕانی ئەو کتێبە باشانەی دنیا بکاتەوە کە لەسەر شانۆ هەیە و وەری بجێڕنە سەر زمانی کوردی بۆ ئەوەی هیچ نەبێ ئیفادەیەک بە شانۆکاران بگێنن بەڵێ کاک کاوان سپاس بۆ سەرنجەکانت ڕێباس لە هەولێرەوە کاک ڕێباس فەرموو ئەو کاتت باش هەموو کاتێکت کاکە دەست خۆشیە بەرنامەتان دەکەین ڕاستی بەرنامەکە جێی خۆی لەناوە هەموو کوردێکی دیتەوە بەڵێ فەرموو لە تەوەرەکەش نادەداین سەبارەت بە پێشمەرگە قسە نەکەین برای بەڕێز فەرمووە گەر بە کورتی هەیکە کورتی سەرنجەخوا بە کورمانجی بجاستی دیکە بەڵێ کەس نازانی لۆ مەعاشی پێشمەرگەی زیاد نابی هەر بەس ناوخی زیادیان کردیا و پێشمەرگە وەزارەتیش کەس ئەوەیەکی لێ ناداتەوە برای بەڕێز بەڵێ نامە کورد نینە بەڵێ کاک ڕێباس هیواداری سەرنجی تۆش گەشتی بێ نۆر لە دووکەوە نۆر لە دووکێ ئالۆ چۆن ئەس باشم سپاسکەم چۆنی برا ئەس باشم کەرەمکە ئەس شانوانم پەیمانگانەرە جوان دووەکی ئەس پیرۆزبایانی شانواناتکەم ئیرۆ بەڤێلکەتنێ لە دووکەوە چه چاڵاکیە بوو نەگەلو بەڵێ چاڵاکیە بوون پەیمانگی ڕووسا دەرێک پەیمانگی کولیژە ئادابێ ناسیکێ هەمی عەردا هەبوون کاک نۆرە بە حکمی هەندێک تو شانۆکاری دنادا ئاستێ شانوویە کوردی چه قۆناغێکێدا گەل و تایبەتی لە دەڤەرێ دەبێژن گەلێک جارانکۆ بینەرێ شانوویە گێم بوویەوەیە ڕاستە بینەری شانووی گێم بوون حتا بگاتکیشی وقتی شانو کێرێکی لە هۆڵێکی بێ بیتەگیرن یانێ العردێکی بیتەگیرن گەلە خەج ناچنێ بەر حتا بیر بەرامبەرچی گەلە جمهور نینە بەرهندی شانووە نا ئەڤرگە ڕاستی گەلێکا زەعەکبا بەرەس نەمانی بە چدا بەرەکی ماسی ئایا نەبوونا بینەری بوو نەبوونا تەماشەڤانی بوو شانوویە لە بەرهەندێ دیگەرە کۆ خەڵک حەز ناکات ئەن شانوکار بڕەنگێکی ئەکادیمی نهاتکە پێگەهاندن ئەن کۆ ئەو بابەتێ شانوکار پێشکەش دکە دناڤە شانۆیەدا دێتە پێشکەشکردن بابەتێکی وەسای سەرنج ڕاکێشینە کۆ خەڵکی بکار بە لە بەرەنی نەخوارە ئەن کۆ قاعان وەکۆ پێویستی نەبوو پێشکەشکردنە شانۆگەریان راستی اکتری زیرکی تاین
بس جماور ناته بس جماور حس لناك عندك تا حس لناك عندك تا حس ليك بس بارابتر حس لناك أنا جيت هاي بين هولد لاونين ام حس كنيش هولد لاوتر و داما شانوگیری بذکرن بله کایک نور وەکو شانۆکار لە باژارە دوی کە سپاسە بۆ پەیوەندیێتە ئاشتی لە شاری سلێمانی بێگومان کایکی ئاشتیش وەکو شانۆکارێک کایکی ئاشتی ئەم کاتەوە باش ئەم کاتی خۆت باش قوربان زۆر سپاس لە ئێستادا وەکو عنوانی ئێمە بینی تاوەری مایکی خەڵک ئاستی شانۆی کوردی لە ڕووی جیهانی شانۆدا تو چۆن لێکە دیتەوە سەرسە دەستخۆشی بەرنامەکەت دەیەکەم زۆر سپاس بۆ بەرنامە گێزە کە ئەمڕۆ بەبنێ 23 ڕۆژ شانۆی جیهانی تایبەت نەتان کردەوە بۆ ڕۆژە من پیرۆزبایی خۆم لە سەرجەم شانۆکارانی جیهان و شانۆکارانی کورد دەکەم بەمیادەوە دەستخۆشی لێوەی بەڕێز دەکەم ئەتوانم من بڵێم شانۆی کوردی ئەمڕۆمان ڕاستە گەر بڵێن لە قەیرانایە بەڵام من وایە بینمەوە کە کێشەکە زیاتر ئەوەنەی لە لای نەبوونی کۆمەڵێ تایبەتمەندی خۆی هەیە لە شانۆ ئەوەنە کێشەی شانۆکارمان نیە چکە بەڕاستی شانۆکارەکانمان هونەرمەند شانۆکارەکانمان توانیویانە کۆمەڵەکاری جدی و باش بکەن بەڵام ئەوەی کە کێشەیە لەمڕۆ زیاتر نەبوونی هۆڵی شانۆیەکانمانە زیاتر و شوێن تایبەتمەندیانەیە کە شانۆکاران کۆ کاتەوە تایە بۆی بتوانن کۆمەڵە شانۆکارەکان بکەن من لێرەوە داواکارم کە بکرێت کۆمەڵێ هۆڵی شانۆیمان تایبەتمەند بێ بە شانۆکاران تایبەتمەند بە هۆڵی شانۆی بۆ نمایشکردنی شانۆکانەکانمان چکە لە ئێستا گرفتی سەرەکیە بۆ شانۆکار نەبوونی هۆڵەکانە بە دەرەجە یەک دووەمەوەی کە منەمێ هەر لەم ڕۆژە دیڵێم وەکو پەیامێک داوا لە بەرپرسان و حکومەتی هەرێم و ئەو لایەنە پەیوەندیدارانەکەم کە بکرێت ئەکادمیەکی شانۆیی یاخود بەشێکی شانۆ لە ئەکادمی هونەرجوانەکانی سلێمانی کە بەڕاستی ئەمە خەونی زۆربەی شانۆکارەکانی ئەمڕۆمانە کە بتوانن درێژە بە خوێندن بن و بتوانن درێژە بە کاری شانۆکانیان بکەن لە ڕێی ئەو ئەکادمیەوە یاخود بەشی شانۆ لە ئەکادمی هونەرە جوانەکان تاکو و پایامی خۆیان و ئیشی خۆیان بگەن بەڵێ کایکە ئاشتی وەکو شانۆکارێک سپاس پەیوەندیکێشێتی هیوادارین وەکو تۆ بەرادەرانیتی وەکو شانۆکارەوە هەموو سەرنج و تێبینیانەوە هەموو ڕەخنانەی هەبووە لەسەر لاوازی ئاستی شانۆی کوردی و چونیەتی پێشخستنی شانۆی کوردی هیوادارین لەلایەن نشینە پەیوەنددارەکانن جیا لێبێ دوای ئەم ناوبەرە لە سەلامان تاوەر پێکەوە بین بەڕێزان دووبارە سەڵاو بەرەجان جارێکی دیکە بۆ بەڕنامەی مایکی خەڵک تەوەری ئەمڕۆ بە تایبەت بەخێر بێنەوە جارێکی دیکە پیرۆزبایی لە شانۆکارەکانی کوردستانێکم بەبوونی ڕۆژی جیهانی شانۆوە بێگومان لە هەموو ساڵێکە لە کاتی کە ڕۆژی جیهانی شانۆیەکی کە لە شانۆکارە بەناوبانگەکانی جیهان وتارێک ئەنووسێتەوە ئەم وتارە لە هەموو دنیاە لەم ڕۆژای پێشکەشەکە کە بێگومان لە کوردستانیش پابەندی ئەمە بنۆکۆ جۆن ماکلۆڤیچ لە دامەزرێنەری کۆمپانیای شانۆی ستیپنۆلفە کە نامەی ئەم ساڵ نووسیوێ و لە سەرانسەری جیهان بەبوونی ڕۆژی جیهانی شانۆ ئەم نامە پێشکەشەکرێ بەڵێ عەبدولستار لە قەسرۆکەوە کاک عەبدولستار فەرموو السلام عليكم. عليكم السلام. وشك كابوت معاشي ما زيدان أبيت. أم نظامنا. معاشي والكيفة؟ أم نظامنا. ما بيصادا معاشي ما بيصادا. بيصادا زور عندك شو بيعملونك. إذا 20 صلاة بيشمرقة معاشي بيصادا. عندك أبا 2 صلاة بيشمرقة. زيرافوني معاشي ما يلونك. أبا بوش ما زيدان أبيت. ئەمی بیدارین وەزیرێ پێشمەرگە گۆهداریەتە بکرێ وەکو پێویژی بەرسەر لە جەمیە بێگومان بوو مەعاشێتە زێدە نابەگەلو بەڵێ نیازمان لەگەلە لە شاری سلێمانی نیاز وەکو هونەرمەندێکی شانۆکاری بەڕێزان کاک نیاز فەرموو ئەم کاتانەش هەموو کاتێکت بەبوونەی ڕۆژی جیهانی شانۆ سەرەتا پیرۆزبایی لە سەرجەم شانۆکاران و هونەرمەندانی جیهانەکەم بەگشتی و شانۆکارانی کوردستان بە تایبەتی بەڵێ بێگومان ئەم ڕۆژە ڕۆژێکە بۆ شانۆکاران لە سەرتاسەری جیهاندا کە بتوانن سەرجەم خواست و پەیام و گوتارەکانیان بە شێوەیەکی هونەری و دیالۆژی بگەن و پەیمانەکانیان پەیامەکانیان بگەنن بە جیهان لەم ڕۆژەدا و ئەم ڕۆژە پیرۆز بکەن و ستاتیکا زیاتر ئاشنا بکەن بە چاوی وەرگر و بیانەوێت لە میانەی ئەو کارە هونەریانەی کە پێشکەش دەکرێت بتوانن کە کارەکان بە شێوەیەکی زۆر ترۆپانە پێشکەش بە وەرگری شانۆکەن بە تایبەتی شانۆی کوردی پێگومان ئێمە لە کوردستانە ڕۆڵێکی باشمان بڕی بوو و پێشتر و لە
پێش ڕاپەڕین ئەمڕۆ تەڕۆتێکی زۆر باشی لەگەڵ خۆیان هێنابوو و بزوتنەوە و چالاکیشی زۆر چالاک هەبوو ئەتوانم بڵێم لە پەڕێک بوو هەتا بۆ ڕاگرتنی هەموو ئەو توندوتی ژیانی کاتی خۆی کە ڕژێمی کرد بەرامبەر بە هونەرمەندان و بەرامبەر بە مزافی ڕزگاری خوازی میلەتی کورد شانۆکاران لە سەنگەر و بۆ سەدابوون دەم بۆ ئەو پەیامی خۆیانیان هەبووە لەو بۆنێدا. کاک نیاز تۆ وەکو مامۆستای پەیمانگەی هونەرە جوانەکانی شاری سلێمانی و تایبەتمەندی پسپۆرێک لەم بوارەیە بوو تا ئێستا و هەموو گەلەی شانۆکاران پێشتر لە بەردەمەکەیە کرا کە نەبوونی هۆلێکی گونجاو بۆەوەی شانۆکاران تیا ئیشوکارەکانی خوب بکەن بوو تا ئێستا لە کوردستان ئەمەنیە لە کاتێکە وەزارەتی ڕۆشنبیرەیە لە کاتێکە پەیمانگەی هونەرە جوانەکان لە هەموو کوردستانایە بوو گرنگی بە دروستکردنی قاوشێنی تایبەتیش نەدراوە. من بەڕاستی هەموو جارێگە و گازندەیەم کردووە و من وازانم زیاترین کەسێکم کە لە ڕۆژنامە و گۆڤار و پەیامەکانی ڕاگەاندنەوە پەیامی خۆم ڕاگەاندەوە بێگومان ئەمە ئەرچێکی سەرەکی حکومەتە لە هەموو دنیاە حکومەت ئەبێ کە هەتا تەنانەت کۆمپانیا هەیە لە دنیاە کە پشتیوانی لە بزاوی شانۆکە لە تیپە هونەرەکانەکان لە حتا لە کۆمپانیەکانەکەن و ڕساڵانە پارەیانە دەنێ ئەگەر چی بە وەکو دەینێکی بیان دەنێ بەڵام من ئەوەی دەڵێم کە بەڕە بەداخەوە ئێستش دەڵێم لە ناو حکوومەتی هەرێمی کوردستانە بە پلانێکی ئەوتۆ هەتا ئێستادانە ڕێژراوە و کەسانێکی ئەوتۆ بانگێژ نەکراوە تاکو و گفتوگوێکی جدیان لەگەڵا بکرێ و بزانن کێشەکان ئاریشەکان چین بۆ ئەوەی کە ئەمانە چارەسەر کرێ بێگومان پارەیەکی زۆر بەهەدەر ئەدرێ لێرە و لێوە بۆ ئیش و کار من ناڵم ئیش نەکراوە بەڵام پارەیەکی ئەدۆکرێ لە میانەی ئەم چەند ساڵەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەوە زیاتر لە 5,000 مزگەوت بەڵام بەداخەوە تا ئێستا خۆڵێکی شانۆیان دروست نەکردو بۆ کە ئەمەش دەگەڕێتەوە نەبوونی پلان بەڕاستی من پێ ئاڵم وە کەسی پسپۆر و شارەزا لە جێگەی شیا و کاری کەسی شیا و لە جێگەی شیاوە دانەندەوە. بەڵێ کاک نیاز ئێوە وەکو پسپۆر وەکو تایبەتمەند لە بوارە بوو تا ئێستا پرۆپۆزۆڵ و پێشنیارتان نەبووە بوو تا ئێستا لە شاری سلێمانی مەسەن وەکو شارێکێک بە پایتەختی ڕۆشنبیری ئەناسێت یەکێکی لەو شارانە بوو کە لە بیدایەتە شانۆی کوردی لەم شارە نمایش کراوە بۆ تا ئێستا ئەکادیمی شانۆ هەریش نەبێ لە شاری سلێمانی نەکراوەتەوە. بەڵێ ئێمە پرۆپۆزەڵمان تەقدیم کردووە لە مانگی 12دا تەمان ئێمە کۆنفرانسێکمان گرتووە لە هەولێر لە کۆنفرانسەکەی زیاتر لە چەند یادا شتێکمان تەقدیم کردووە کە لە 20 خاڵی نمونەیە خۆی دەگرێتەوە لەو یەکێ لە خاڵە گرنگەکان لەو پرۆپۆزەڵەیە داوامان کردووە کە ئەبێ 20 هۆڵ لە سەرجەم سەراسەری کوردستان بکرێتەوە 20 هۆڵی نمونەی کە گونجاو بێ لەگەڵ ئەمڕۆی تەکنیک و تەکنۆلۆژیا و سینۆگرافیایەکی گشتی بۆ شانۆ ئەمە لەلایەک بە بنسبەت ئەکادیمیای شانۆشەوە ئێمە کەمپینێکمان دروست کردو ئێستا لەگەڵ کۆمەڵێک دەرچوی پەیمانگای هونەرە جوانەکان و لە فەیسبوک ئێستا وەکو هەڵسوڕاوان توانویانە چەندین ئیمزا کۆبکەنەوە زیاتر لە 400 تا 500 کەس پشتیوانی لەوە کردووە و ئێمە هەوڵ دەدەین بۆکردنەوەی ئەو بەشە خۆی کۆلیجەکە هەیە بەڕاستی کۆلیجی هونەرە بەداخەوە کە ئەو بەشە تا ئێستا بە کۆلیجی هونەر ڕۆشتووە دەبێ ئەو کۆلیجە بکرێ بە کۆلیجی هونەرە جوانەکان چونکە بەشی شانۆیتیان نیە بۆشی مۆسیقا تازە کراوەتەوە ئێمە کارمان بۆ کردووە هەردەم کاریش بۆ واکەین و ئەو بەشە ئەگەر ئەوان بیانوێکیان هەیە بۆی کە پسپۆرنی و مامۆستانی هەیە بەڵێ پسپۆری شێ و مامۆستاش پەیدا دەبێ خۆ ئەگەر پسپۆر و مامۆستاش پەیدا دەبێ بەڕاستی ئەرچی ئەوانە دێ پەیدا ینی تۆ بۆچی بۆ کۆلیجەکانی تر پەیدا دەکەن بۆ هونەر پەیدای ناکەن ئەی کەواتە بوو نەکرێتەوە مادەم ئەو هەموو پسپۆریەوە و هەموو خەڵکەیەوە بە بەشەیەکی ئەکادمی بتوانێت یا دەرس بێرێتەوە ئیش بک بوو نەکرێتەوە لەبەرەوەی هەمیان نییە لەبەرەوەی خەمێکیان نییە بە ناوی خامیشانۆ بێ لەبەرەوەی خەمێکیان نییە کە بەڕاستی بەداخەوە مناڵێم و زانکۆ و خوێندنی باڵا بەرپرسیارەکەم لەوە کە بۆچی ئەوان نایەنێ ئەو بەشە بکرێت. بەڵێ کاک نیاز وەکو شانۆکارێک و مامۆسای پەیمانگەی هونەرە جوانەکانی شاری سلێمانی گەلی سوپاس بۆ زانیاریەکانی ئێوارە باش فەرهەنگ لە خەلیفانەوە کاک فەرهەنگ فەرموو. خام کاتر باش هەموو کاتێکت ڕێستا ئەوە نسایە فەرهەنگ لە خەلیفان بنیشە فەرهەنگ لە سرێشمە کاک فەرهەنگ لە سرێشمە بەری بە قوربان خۆشحاڵی فەرموو. ئەم کاتر باش هەموو کاتێکت وەڵڵای تەورەکەم لەسەر ئەم بابەتە نێمە سیوادانم تەورەکە جێ لێ بگریت فەرمایکە بە کورتی بەو خوای ئەوە لە 2007 ناوم نسا و لە دایری کارەبە لە 2007 ناوم نسا لە دایری کارەبە هاتە ئێستا ناوم نەگرایتەوە ئایا ئەو حکومەتە هات دەڵێ ڕۆژەی پرۆژەیەک دەڵێ هەندە پارە تەرخانکایە دەڵێ بۆ جادەکان هەندە پارەتەکە ئایا بۆ ئەمەش کوڕی ئەمەش کوڕی ئەم مەلەتین بۆ ناگەڕینەوە لە دایری کارەبە
بەڵێ کاک فەرهەنگ لە سرێشمە بێگومان لە خەلیفانیە کاک فەرهەنگ لە سرێشمەیە کرد بەشی یەکێر لە کۆنتڕۆل ئاگایان لێبێ باس دەواکەوەکۆ لە 2007ەوە ناوی نووسیە بوو یەکێکی لە فەرمانگەکان کە لەوێدا مەزنێت تا ئێستا نەوێ هاتوتەوە کاک فەرهەنگ هیوادارین دەسەڵاتداران ئیدارەی دەڤەرەکە گیان لێت بووە لە دەڤەرەی سرێشمە عەبدوڵغەنی لە شاری دهۆکی کاک عەبدوڵغەنی کەرەمکە بەڵێ کەرەمدار بی ئێبار باش کاکەکار باشتر بووتە هویە سەخت سەرکەسنەی بۆ دخوازم بەڵێ کێکەکار شانو وەکی هەم هونەرەکێ گەلک گرنگی خوا هەیە ئەگەر گرنگی پێ بێتەدان طبعاً وەکی سترانێ وەکی هەرە گەهاندنەکە دی بەس لە جهێ داخەیە ئەز بەحث دهوکێکم دهوکێ یاشم بە نەگەرەک باشە وش بەروان ئەگەر کورتی از بتەبێژم و پلەز ئەگەر یەکێ جواکێمە حتانو کە درسایی نەوەرگیتکە و قەبیلژی نەکریە قبیل نکردنەوەی کە هەکار چ پشکداری بیت و چونکەتونا بینی گەرەکە کێمە دەفمادا کچ شی شانویە پێشکەش بکات یانجی وەکی جمهور وەکی بینەر و بچیتە پێش ئەڤژی دەفمە گەلە کێمە و بیتە ئەگەر هەندێک و گرنگی پێ نایتەدان خاڵە دوی کێکی هەکار گەلە قوتابی دەفمە ئەم پێ حەسیانەوە ئەمزانیژی کێ خاڵێکە زەعیف لاواز وەرگیتە ئەو دیچتە هنر جوان یا دیشته بشه شانوی الادابه یعنی نه دب حذا خشی بلکه نمرویه که ما دیشته بره اول جیبت اگر هنده کو شانو ببین خلاصیه کو خالا شمیا گرنگ تره او دوست به حکمت گله گرنگی بدته که هکار الدو الدولة الأوروبية الدولة الغربية باورنا كان نوبيو دل شانية درك بيتشينجي وصا دي بوي خشة أنكش ما جد جالك زحمت حنا حتى بتقابل كرين شكي مستقبلك خوش تده هي مستقبلك باش تده هي بس دفما كلا وضع جلوير دي بتحكمة جي جالك گرنگی پی بتدان چه بهولا چه راتبا چه قطابیا چه هنرجان چه شانو بيت گرنگی که گره کامازون پی بتدان دا شانو بله کاک عبدالغنی سپاس بو سرنجتا و دست نشان که نوان همو که مقاسیاب تایبتی لدوه که ویدارین جهن پیوندیدار گهدار یوان سرنجین جوان کرده به بله تماشاوان نجا لدوه که تایبتی هم دورندن جی تیتا خویا گرن کوی که چک حزی که به هنرمند حزی که به شانوکار ڕێگیری ماڵباتێ هەیە ڕێگیریا دەڤەرە هەیە ڕێگیریا عاشیراتەیە ji ber hind کۆتوبەند و hind کلتور و hind دابوونەریتên کەڤنên جنگاوی نهایە لە نەفکێکەوە کو پێویست حەزەخوا بجێبینەوە کو کاک عەبدوڵغانی دەبێژە گەلێ قوتابی نمرانیەکێمە دەرناچن نەشێن بخوێنن دەچنە پەیمانگە هونەریجان ji ber کو کێمترین نمرەژ دێتە وەرگێتن دەدەمەکەدا کو ئەو کەسێ بچتەبێت یا حەزەکە تایبەت بوو ڤیکاری هەبە و حەزەکە گەلێک تایبەت و پشتینگیژی لەسەر شێوازێکی ئەکادیمی ئەف کەسە بێتە پەروەردەکردن کردو لاکرێ دیگەلمەیەکە کردو فەرموو ئەس باوارم پەیوەندی کاک کردو قوت بۆ هیوادارین دووبارە پەیوەندی بکەتەوە ئاوارە لە شاری سلێمانی بەڵێ بەڵێ ئەم کاتت باش هەموو کاتێکت ئاوارەخان دەستخۆشی لێ یەکەم بۆ ئەو تەوەرە جوانت سەرکەوتوو بن سپاس پیرۆزبایی خۆم پێشکەش بە هەموو نەرمەندان و شانۆکارانەکەم لەم ڕۆژە پیرۆزەیە زۆر سپاس بۆ هەموو ئەو هونەرمەندە شانۆکارانەی کە بەردەوام ماندوو ئەبن و هەوڵ ئەدەن بۆ هێشتنەوەی شانۆی کوردی بە زیندویی ئاوارەخان برادێک لە دهۆکی تەلەفۆنێکی وتی کۆمەڵێکی ڕێگیری هەیە لە بەردەم ئەوەی کە هەند لە کچەکان لە ژنەکان ئەیانایێتە کوایکتەر لەسەر دەپی شانۆ دەربکەون و نمایشی شانۆگەری خوب بکەن بەڵام تا ئێستا نییە تو ئەمە چون لێکە دێتەوە بوو نییە بۆ کۆمەلگا تا ئێستا مەجال بەڕاگەزی بەرامبەریش نەدا ئەویش حەزەکانی خۆی ئاواتەکانی خۆی جێبەجێ بکە وڵات کاکەگەن ئەمە کێشەیەکی کۆمەڵایەتی گەورەیە لە ناو میلەتی ئێمە قسەکەی ئەو کە برادەرە زۆر ڕاستە وەلو لە زۆر شارەکان تا ئێستا بڵێن پەرەیسەنوە و ژنان ئافرەتان وەکو شان بەشانی پیاوان هونەرمەندە پیاوەکان کاری خۆیانەکەن و ڕێگریانێ بەڵام ئەوە نسبەیەکی زۆر کەمە بەڕاستی بۆ ژن ئەستەمە و کارێکی بە قورسدا ئەنەرێ نازانم منش کێشەی من ئەوەیە تا ئێستا بۆ کە ژن دێتە ناو بواری فەنیەوە لە هەموو بوارەکانە عیبە نییە ناشرین نییە هەوڵەدا بۆ هەموو شتێک بەڵام لە بواری فەنی ئاستەنگێکی گەورە دێتە بەردەم هەموو تۆ ئەمە چ لێکە دەیتەوە ئاوارە ئەمەدە مەزانی ئەم بوارە زیاتر ئاستەنگی بۆ ئافرەت دروستەکرێ ئەی بچیە لە هونەر چی شەیە شتێکی ناشیا و تیا هەیە کە تاسی لە شخصیەتی ئافرەت بکان هەیە لە بێتە تیا ئەن بوو بۆ ئەگەڕینتەوەمە
بەڵێ ئەمە چەند هۆیەکی هۆی زۆرە نەک هۆیەک و دوو هۆ ناتوانین هەروە بە ئاسان شی بکەینەوە بەڵام زیاتر کۆمەڵگەی ئێمە تا ئێستا نەگەیشتووە تا ئەو ڕادەیە لایەنی سەقافی و ڕۆشنبیری کۆمەڵگەکەمان ماوێتی تا ڕادەیەک و هۆیەکی سەرەکی تریش ئەوەیە کە بەڕاستی ئێمە کە ژنانمان ئەچنە ناو بوارەکەەوە ماندووبوونێکی زۆر ئەبینن بۆی هەیە غەڵەتش بەرامبەریان بکرێ بۆی هەیە ماندووش بن و کۆمەڵگەش بەو شێوەی وەریان ناگرێتن کە ناڵە ئیشێکی باشی کردووە ماندوو ئەبێ هیلاکە کارێکی ستەم ئەکا ئاستەنگێکی زۆر هاتوۆتە بەردەمی هەم بەڵێ ئاوەڕەخان سپاس پەیوەند دەکرێت بەڵێ بەرەزان لە کولێژی زمان لە زانکۆ سلێمانی گەلێ زانکۆکانی تریش بێگومان بەشی زمان لە ئەنگلیزی کوردی عربی هەیە کە یەکێک لە بابەتەکان باس لە شانۆکە لە درااماکە لەوە ئەکە بەڵام ئەمانە بەسە خوێنن هیچ کاتێک تا ئێستا ئەوانە وەکو پراکتیزەکردن ینی نانوێنن ئەمان لەسەر دەپیشان و لەسەر لەسەر بابەتەنەکە خوێنن بوو تا ئێستا وایە یادگار لە چومان لەگەڵمان نابزانم کاکیادگار فەرموو ئەم کاتتان باش هەموو کاتێکی بەڕێستان ببوورە ئەم بەختیار کاکەی لە چۆمان نەک یادگار بەختیار کاکەی کاک بەختیار فەرموو بەڵێ لە ڕۆژی شانۆی جیانیدا سەرەتا دەمەوێت تێبینیەک بدەم بەم ڕۆژەدا ئێمە ناتوانین بڵێن ڕۆژی جیانی شانەوە بەڵکو دەی بڵێن ڕۆژی شانۆی جیانێت کە ئێمە وەکو کوردێ نەتەوەی کووردا لەو ڕۆژەدا ئەندام نینە وەکو ئێمە هەڵەیەەکە ببورن کەوەکو تێبینیەکدام بانگۆ سەبارەت بە ڕۆژی شانۆی جیانی ئێمە دەتوانین کاک بەختیار دەنگی تۆ قاتە بێ کەشێنێکە بگۆری نازانم خەتای شەبەکێ چییە دەنگی تۆ قاتە بێ ببوورە ئێستا چاش دەکەم تەمام باڵێ فەرموو ببوورە ئێستا باشەوە نییە باش ئایبینە دەستکان خۆش ببوورە ئێمە دەتوانین بڵی شانۆ دایکی و نەرەکانە لە هەموو کار و ساڵژەکانی ڕۆژانی ڕۆژەکانی جژنی منداڵاندا هەموو شتەکە هەموو ئەو شتانەی کە پێویستە کە دەلالەتی لێ بکرێت دەتوانانی وەکو مامۆستایەکانی هونەری لەو ڕۆژەدا ساڵەکیش ئەنجام بدە تایبەت ئەو مامۆستانی کە دەرسووی بەشی شانۆنا لە قوتابخانەکان بەشی هونەری دەڵێنەوە پێویستە بە هەموو شێوەیەک ئەو ڕۆژە قەت یاد نەکەن چونکە مامۆستا لە قوتابخانەیەکدا وەکو ئامانەتەکە تا چەند ساڵێک لەو قوتابخانە دەمێنێت تەنها تایبەت ئەو مامۆستانی کە تازە دادەمەزرێن پێویستە هەوڵ و ماندووبوونی خۆیان دەربخەن پێویستە پاش ڕۆژێک لە خۆیان دیاری بکەن بۆیە باڵێکای بەختیار بەڵێ بێگومان بەڵێکای بەختیار کاتمان زۆر کەمەوە سەرنجی تۆ گەشت گەلەی سوپاس عادل لە دووکێک کاک عادل کەرەمکە ئەکەر بکورتی پێشەکی ئەس دەستخۆشی لەوەتگەمە پرۆگرامی هەوەیە تایبەت ڕۆژە جیهانیە شانوێ سپاس ڕۆژە جیهانیە شانوێ لە هەمی شانۆوانێن کورد و تایبەتی کوردستان و پارێزگا دووکی پیرۆز دەکەم هەندێک گرفتاری هەنە لە پەیمانگا هونەرێنجوان دووکی تایبەت بەشی شانوێ وەکو کێماسیا مامۆستا بڕاستی مامۆستا زۆر کێمن و بسپۆریاوان دوارێ شانوێدا زۆر کێمە ئەو قوتەبیەتاتی نەوەرگرتن گەل و لەسەر حەزەخوات نەوەرگرتن ئەنجبەر کۆکو دەبێژن نمرێتان کێم بوون لەڤەر هەمات نەوەرگرتن بۆ شیادێکە بینن بێگومان ڕاستی پڕانی ئەوان حەزەخۆ نەهاتنە ینیگو بۆ وەستای هاتنە و ینی دیو زاوقی خۆ کەستی نەهاتنە پەیمانگا هونەرێنجوان ینی نە حەزەکە هونەری دەبە ینی هاتی بەس بۆ شەهادەیەکی وەرگرتن بەڵێ کاک عادل بەڵێ سپاس بۆ سەرنجاتە دیاری لە شاری سلێمانی کاک دیاری وەکو شانۆکارێ بێگومان فەرموو ئەم کاتت باش کاگەکار هەموو کاتێکت دیارم دیاری نۆرم بە بۆنەی ڕۆژی گیانی شانۆوە جوانترین و گەرمترین پیرۆزبایی لە هەموو شانۆکارانی گیان و شانۆکارانی هەرێمی کوردستانەکەم دەستی ماندوو نەبوونیانە گوشم هیوادارم ڕوتی شانۆ بزاوتی شانۆ بەرەو پێش بچێت هەموو لایەنەکان بە شێوەیەکی ئەکتیڤ و زۆر باش بیرلەوە بکەنەوە کە برەو بە شانۆ بدەن وە هیوادارم ئەکادیمیای شانۆ لە شاری سلێمانیا بکرێتەوە دیارە کاتان زۆر نییەگەر پرسیارێکە دەیە بەچاوە سپاس کاک دیاری سپاس بۆ سەرنجەکانت ئاڵێ دوا پەیوەندی لە شاری سلێمانیا ئالە خانێکە بە کورتی ئالێ خان فەرموو ئەم کات و باش کاتەکات دەم باش هەموو کاتێکیت دەستخۆشی تەوەرەکە و لە یەکەم گەلێک سوپاس ئالێ خان فەرموو زۆر سپاس لەبارەی سەوری ئەمڕۆتانەوە بەڵێ پیرۆزبایەکی گەرم لە هەموو شانۆکارانی جیهانەکەم بە تایبەتی شانۆکارانی شاری سلێمانی بەڕاستی تا ئێستا ئاستی شانۆ لە هەرێمی کوردستانە با بڵێن تا ڕادێکی
کەمە و زۆر جاریش لە کۆمەلگا یاخود ڕێگرە لە بەردەم ئەوانەی کە شانۆ بکەن و زۆر کات دابوونەری یاخود پێم وتی کۆمەلگا ڕێگە نایە کەسێک لەسەر شاشە دەرکەوێت یاخود کاری شانۆی بکات کە بەڕاستی کاری شانۆی کارێکی زۆر زۆر پیرۆزە و من داواکاریشم هەیە لە وەزیری پەروەردە کە لە خوێندنگاکانە هیچ نەبێت بە لە هەفتەیەکە ڕۆژێک هەبێت بە تایبەت بێت بە شانۆ بەڵێ ئالەخانی وادارین وەزیری پەروەردەش کاکە کاریش یەک پێشنیارم هەیە بۆ بەرنامەکە و بەسی وادارم لە بەرچاوی بگرین لە خزمەتە ئالەخان تۆ هاوڕەیەکی بەردەوامی بەرنامەی هەموو کاتێک کاتت هەبوو هەر سەرنجێکیشتە بۆ لە خزمەتە بەڵام کاتمان زۆر کەمە ئەگە بە کورتی بەڵێ باش زۆر سپاس هیوادارم یەک ڕۆژ بەرنامەیەک تایبەتکەی با شەخصێتی ئینسان ئەگە دووبارە بکەیتەوە شەخصێتی ئینسان زۆر باشە باشە ئێوارەیەکی زۆر باشە بۆ زۆر سپاس بۆ سەرنجت بەڵێ تەماشاوەندان نەجا بەوەیەکە جێ گەشتمەداویە تەوەری لە سەر ڕۆژە جیهانیا شانۆیە بۆ هێویدارین وڵاتی مەجی شانۆ بێتە پێشخستن وەکو وڵاتین جیهانێن پێشکەتی لەسەر جادان لە شەوان شانۆگەری بێنەگرن لەسەر حکوما سیستەمی ژیانێ و وڵاتی مە گەلێک جوان بێت وڵاتی مە بیتە وڵاتێک و کلتورێکی هەری جوان و لە یەکتر قبولکردن هەبیت وڵاتێکی ڕازاوە بێت چاوانها لە ڕووی گەشتکاری زۆر پێشکەفتیە هێویدارین ئەف وڵاتە هەر بەرە فێژە بچە دووبارە ڕۆژە جیهانیا شانۆیە هەموو شانۆکاران پیرۆزیکەین